پاڵپشت بە فەرمانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز کاک قوبات تاڵەمانی و پاڵپشت بە فەرمانی 1969 کە ئەو کات بەڕێزیان بە وەکالەت سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوون بڕیاردرا بە پێدانی پارچەیەک زەوی بە وارسی کەسوکاری ئەنفالکراوان شەیدان و بەرکەوتوانی زیندانی سیاسی کە بە نزیکەی 1500 پارچە زەویەکە و ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی گەرمیان بۆ یەکلایکردنەوەی ئەو ناوانە فەرمانێکمان پێکەناوە بۆ جیاکردنەوەی ناوەکان هەر شارەوانیەک لیستێکی ناومان بۆ ئامادە کردووە و لە هەفتەی داهاتوە هەموو ئەو ناوانە ڕادستی شارەوانیەکان دەکەینەوە بۆ جێبەجێکردنیان و لەو شارەوانی کە زەویان هەیە بۆ پێدانی پارچەیەک زەوی بەو ناوانەی کە ئاماژەم پێدا لە شارەوانیەکانی کەلار، ڕزگاری، سەرقەڵا، کفری، شارەوانی خانەخین، شارەوانی دووس ئەو شارەوانیانی کە ئێمە ناتوانین زەویان لێدا بشکەین ئەیان دێنینە شارەوانیەکی تر لەوێ پارچەی زەویان پێدەین.